بینەرانی عزیز ئەم کاتتان باش من یادگار فایقم ئەم ئێوارەیە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێی باسی ڕۆژ ئەڵلقەیە میێوارەی باسی ڕۆژ لە شاری سلێمانیە لەگەڵ کاک شێخ جعفەر شێخ مستەفا ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و فەرماندەی یەکەکانی هەفتای هێزی پێشمەرگەی کوردستان لە گفتوگوۆیە میێوارەیەمان ئێمە هەوڵەدەین کۆمەڵێک تەوەر لەگەڵ جەنابی کاک شێخە گفتوگۆی لەسەر بکەین و وەڵامی لێوەربگرینەوە سەبارەت بە پێشڕەویەکانی هێزی پێشمەرگەی کوردستان و قسە لەسەرەوە کرێکە ئەو ناوچە کوردستانیانەی کە خاکی کوردستانن لەلایەن هێزی پێشمەرگەی کوردستانەوە بە خوێن و بە قوربانی ئازاد و ڕزگاریەکەن دواتر ئایا هێزی پێشمەرگەی کوردستان لێی ئەکشێتەوە یاخود لەوێ ئەمێنێتەوە یان چاوەڕێی جێبەجێکردنی مادەی 140 ئەکەن بۆ ئەوەی خەڵکی ناوچەکە خۆیان قەرار بن و تا ئەو لەحزەیە هێزی پێشمەرگە لەوێ بمێنێتەوە و پێشتریش کاکشێ خۆی ئاماژەی بەوە دابوو کە بە هیچ شێوەیەک ئەوان لە ژێر فشار ئامادەنین لەو ناوچانە پاشە کشێ بکەین و ڕای خۆشی ئەم شەو ئەزانین و هەروەها سەبارەت بە پێداویستیەکانی هێزی پێشمەرگەی کوردستان هێزی پێشمەرگەی کوردستان لە ئێستادا بە درێژایی ینی سنوورێکی فراوان لەگەڵ داعش شەڕەکات و سنووری کوردستان بە خوێنە پارێزێ ئایا پاڵپشتی نێودەوڵەتی زلهێزەکانی دنیا تا چەندە پاڵپشتی لە هێزی پێشمەرگاکەن و تا چەندە گرنگە ئەوان لەم کاتەیە پاڵپشتی لێ بکەن هاوکات قسە لەسەر هاتنی ئەو گروپەی سۆشیال ئینتەرناشناڵەکانی گیانەکەین کە ئەمڕۆ هاتبوون هەروەها هەر لە میانەی بەرنامەکە قسە لەسەر دەست پێشخەریەکەی کاک مەسعود بارزانی ئەکەین سەبارەت بە کۆبوونەوەی لایەنەکان و دانیشتنی لایەنەکان بۆ ئەوەی بگەن بە ئەنجامێک و من زیاتر ناڵێم لە پێشەکیەکە ئەچین لەگەڵ کاک شێخە گفتوگۆکەمان دەست پێەکەین کاک شێخ جعفەر زۆر بەخێربێی ئەمەوێت بەو پرسیارە دەست پێکەم جەنابتان بە شێوەیەکی ڕۆژانە و بەڕاستەوخۆ لە بەرەکانی بەرگرین پێشڕەویەکانی هێزی پێشمەرگەی کوردستان لە ئێستادا چۆنە ئەو ناوچانە کوێن کە هێزی پێشمەرگەی کوردستان ئازادی کردوتەوە و بەگشتی دۆخی پێشمەرگە چۆنە دیارە هێزەکانی پێشمەرگە هەر لە سەرەتای هاتنی داعشەوە کەوتۆتە شەڕێکی قورس ئەو شەڕا بە چەند مەرحەلەیەکە تێپەڕی مەرحەلەی یەکەم مەرحەلەی بەرگریکردن بوو دروستکردنی خەتێکی دیفاعی بۆ ئەوەی کە داعش نەتوانێت بێتە ناوچە کوردستانەیە دابڕێنراوەکان و شارەکانی کوردستان بە تایبەتی ئەو ناوچە کوردستانیە دابڕێنراوەکان جێشی عراقی لێبوو کە جێشی عراقی ئینیاری کرد بۆ شاییەک دروست بوو بە هەڕەشەیەک بۆ ئەوەی کە و مەجالێک بۆ ئەوی کە داعش بتوانێت بێتە ئەو منتیقانە و پێشمەرگە بە دەیان کیلۆمەتر لەو ناوچانەوە دوور بوو بە ناچاری چوە ئەوانە خەتێکی دیفاعی دروست کرد دیارە بیدایەت ئێمە هەر خۆمان بووین پشتیوان بە میلەتەکەمان و بەو پێشمەرگە قارەمانانە بەڕاستی شەڕەکەمان کرد و توانیمان بەرگری بکەین دوای ئەوەی هاتنی هێزی هاوپەیمانان و گەیشتنی هەندی هاوکاری بە هێزەکانی پێشمەرگە ئەو تەوازونە لە بینی ئێمە و داعشا گۆڕا چونکە داعش زۆر بەهێز بوو توانایەکی شەڕکردنی زۆریان هەبوو و ئیمکانێتێکی زۆریشیان کەوتبووە بەردەست هەم لە سووریا هەم لە عێراق لە عێراق چەک و تەقەمەنی و ئەسلحە و ئالیاتی 6 فرقەی جێشی عێراقی و پۆلیسی فیدراڵیان کەوت پۆشێردەست جگەل لە دەیان مەخازینی گەورەی ئەسلحە و عیتاد و ئەمانە و هەروەها لە سووریا یعنی بووبوون بە خاوەنی گەورەترین ئیمکانیت لە ڕووی چەک و تەقەمەنی هەم هیچ شەرق هەمی غەرب هەردوو لایەن کەوان هاتن ئەو تەوازونە گۆڕا بەڕاستی هێزەکانی پێشمەرگە کەوتنە پەلاماردان بۆ ئازادکردنی ناوچەکان و بە دەیان هەزار کیلۆمەتر مربع ئەرز ئازاد کراوە ئەو مەرحەلەی تێپەڕێنی سا هاتوونتە ئەو مەرحەلە کە ئێمە ئەڵێن باسیەکەین مەرحەلەی ئەوە بوو کە بتوانین داعش بشکێنین و هەڕەشە دوور بخەینەوە لە خۆمان بەڵام ئێستا گەوینەتە مەرحەلەی سێم بۆ کۆتایی هێنان بە داعش وەکو هێز لەسەر ئەرز ئەوە ماوەتە سەر کات و بە تایبەتی کە ئێستا ئەمەلەی مووسڵ دەستی پێ کردووە لەگەڵ ئازادکردنی مووسڵ ئەوەی کە ما بێ وەک جێپەیەک لە کوردستان و لە عێراقا دوو جێپەی مهم ماوەیەکیان مووسڵە کە قیادە و مرکزی تەحەشود و هێز و بڕیاری تایە ئەو کەیتیان منطقەی حەویجە و دەوروبەرەکەیەتی بەم دوو شوێنە داعش وەکو هێز دامێنێ لەسەر بەر لەوەی بچمە سەرباسی ئۆپەراسیۆنی مووسڵ و پێشڕەویەکان و هەندێک جار قسە لەسەرەوە کرێت خاویەک هەیە ئەوەستن دواتر دەست پێەکەنەوە ئەوەی منطقەی حەویجە بە حکمی ئەوەی هەڕەشەیەکی ڕاستەوخۆیە لەسەر کەرکووک
کە لەسەر ئەو ناوچانی کە کورتیایانیشتە جێ و هەمیشە کە دزەکردنێکی ئەمنی ئەبێت ئەوترێت بە شێوەیەک لە شێوەکانەوە کارەکەی حەویجێ و لەوێەوە سەرچاوی گرتووە چی کراوە وەکو هێزی پێشمەرگەی کوردستان و حکوومەتی عێراقی و سوپای عێراق تا چەندە پاڵپشتی ئێوەن بۆ ئەوەی ئەو منتیقەیەش پاک بکەنەوە لە داعش حەویجە مرکزێکە کە بووە بە هەڕەشە بۆ سەر کەرکووک نەک تەنها کەرکووک بۆ سەر دیالە بۆ سەر تکرید بۆ سەر ئەنبار يعني بووە بە مرکزی تەحەشودی قوات و کۆکردنەوەی قوات و تەوزیعی قوات لە هینا لەبەر ئەوە تەنها لەسەر کەرکووک نییە دیارە هەڕەشەی ئەساسی و زەختی ئەوان زیاتر هەوڵە دەن بۆ کەرکووک ماوەیەکی زۆرە ئێمە ئیش لەسەر بەڕاستی حەویجە دەکەین ئێمە لە بیدایەتە پێشتر ئەو عملیاتانی کە کردومان بەس ئێمە لەگەڵ هاوپەیمانان تەنسیقمانە کرد و عملیاتەکانمانە کرد لەسەر دوای ئەوەی کە بڕیاری لەسەردرا لایەن فەرماندەیی گشتی هێزی پێشمەرگەی کوردستان و وەزارەتی پێشمەرگەوە ئەمان کرد بەڵام لەو ئەخیرانە وای لێ هاتبوو ئەو عملیەکان ئەبواە عێراقیش موافقەتی بکردایە لەبەر ئەوەی ئێمە چەند جارێک بەرنامەمان داناوە و هێزمان ئامادە کردووە بەڵام لەبەر ئەوەی عێراقیەکان لە ڕاستیدا ڕازی نەبوون و ڕەزامەندیان نەداوە بە هاوپەیمانان و بە ئەمریکیەکان عملیەکانمان بۆ نەکراوە و چەند جارێکیش ئێمەش جارێکی لەگەڵ عێراقیەکانیش دانیشتنمان کردووە و بڕیاری ئازادکردنی حەویجە و دەوروبەرەکەیمان داوە بەڵام بەداخەوە دووبارە جێبەجێ نەکراوە هێزی پێشمەرگەی کوردستان لەوێ ئێستا لە دۆخی بەرگریایە یان هێرشی شەکات ئێستا ئێمە بە حەقەت لەو شوێنانی کە مابێ ئێمە بەشداری تیا بکەین منطقەی حەویجەیە بۆ سنوورێکی دیاریکراو کە هێزەکانی پێشمەرگە بەشداری تیاکە و دوای ئەوە بەجێ هێڵین بۆ هێز نامەوێت زانیاری هەواڵگری و ئەمنیم بیتێ مەبەستم نییە لەو زانیاریم دەستکەوێت بەڵام هیوا هەیە بەم زوانە ڕزگار بکرێت و پاک بکرێتەوە لە داعش بەتەکید ئێمە هەموو شتێکمان ئامادە کردووە هەم لەگەڵ عێراقیەکان هەم لەگەڵ هاوپەیمانان هەموو معلوماتێک لەسەر منطقە کۆکراوەتەوە و حتا ئالیەتیش دانرابوو چۆن دەست پێ بکەین بەتاکید ئەو ئالەتی کە دانراوە ڕەنگە تۆزێ کۆن بێ پێویستی بە گۆڕانکاریەک ڕەنگە هەبێ لەو مەرحەلە بە گوێرەی چوونە پێشەوەی مەرحەلەکان و هێزەکان لەبەر ئەوە بەڕاستی ئێمە چاوەڕێیەکەین کە بە زووترین کات بڕیاری لەسەر بدرێ ئێمە لەگەڵ هێزە عێراقیەکان و بە هاوکاری هێزەکانی هاوپەیمانان بتوانین حەویجەی سەبارەت بە عەمەلیەی بە ئۆپەراسیۆنی مووسڵ پێشڕەویەکان لەوێ چۆنە و هیچ سەقفێکی زەمەنی کاتێک دیاری کراوە بۆ ئەوەی مووسڵ کۆنتترۆل بکرێتەوە چکە قسە لەسەرەوە هەیە کە ئەو بەرنامەی دانرابوو ئەو پێشبینیەی کرابوو وا دەرنەچووە داعش لەوێ تا نزیکتر بیتەوە لە مووسڵ قوواتی یاخود با بڵین زیاتر بەرگری ئەکات بەنسبەتی ئۆپراسیۆنی مووسڵە لە ڕاستیدا ئەوەی کە قورس بوو بیدایەت ئەو خەتە دیفاعیە بوو کە دروست کرابوو خەتی یەکەم بوو کە دیفاعی لە مووسڵە کرد ئەوە لە مەرحەلەی یەکەمە بە هێزەکانی پێشمەرگە سپێررا و هێزەکانی پێشمەرگە توانی لە ماوەی شەو ڕۆژێکە هەموو ئەو شوێنانە ئازاد بکە و خەتی دیفاعی یەکەم بشکێنێ و ڕێگە بکاتەوە بۆ هێزە عێراقیەکان بۆ ئەوی پێشڕەوی بکەن لە ڕاستە هێزە عێراقیەکان لە سەرەتادا پێشڕەویەکی زۆریان کرد تا گەیشتنە مووسڵ ڕەنگە ئەوە بوو بێ بەهۆی غرورێکیش بۆ هێزەکانی هێزە عێراقیەکان و پێشیان وابوو زۆر کەسی تریش پێی وابوو کە لە مووسڵە ئەو مقاومەیە ناکرێ ڕەنگە بە فترەیەکی کەم یاخود پێش هەڵبژاردننی ئەمریکا ئەو تەواو بکرێ و پەلەش کرا لە عملی مووسڵ چونکی عملی مووسڵ ئەبواە پێشتر عملی حەویجە و شوێنەکانی تر بکرایە تەواو ببوایە و هەموو هێزەکان دەست بەتاڵ ببوونایە بۆ مووسڵ ئێستا هێزێکی زۆری عێراقی مەشغوڵە بە خەتێکی دیفاعی لە دەوروبەری حەویجە و ئەو منطقەیە لە ئەوە یەکێکە لە خەلەلەکان و پێشڕەوی هەیە و پێشڕەویش ئەکەن بەڵام بەو شێوەیە نییە کە چاوەڕوان نەکرد بەخاوی ئەڕوا و پاشەوە ئێمە پێمان وایە ناتوانرێ سەقفێک دیاری بکرێ یا کاتێک دیاری بکرێ بۆ تەوابوونی عملی ئۆپەراسیۆنی مووسڵ و ئازادکردنی بەڵام ئەوە شتێکی حتمیە دەست پێکراوە کۆتاییشی دێت بەڵام ئێمە پێمان وایە ماوەیەکی ئەوێ باشە سەبارەت بەو هیچ ناوچەیەک هیچ بستێک لە خاکی کوردستان ماوە کە لەم ساتەیە هێزی پێشمەرگەی کوردستان کۆنتترۆلی نەکرد بێتەوە ئەوانەی مەبەستمە کە بەدەستی داعشەوە بوون ئێمە
بحقیقت کە باسی خاکی کوردستانەکەین خاکی کوردستان ئێمە هەر لە کۆنەوە باو با پیرشمان وتوێتی شاخی حەمرین حدودی کوردستانە ئەمە ئەگەر ئێمە باسی حدودی کوردستان بکەین لە زۆر شوێن هێشتا 30 کیلۆمەتر زیاتر کەمتر مامانە بگەینە شاخی حەمرین وەگەر بیشێتە سەر واقع بحقیقت بە مروری زەمن دەسەڵاتدارانی عێراق ئەم منطقانەیان لە کورد پاکردێتەوە هەموو عەرەبیان هێناوە دایانناوە یعنی ئەگەر تۆ بێنی دەوروبەری کەرکووکیش بگری ئێستاکێ دێهاتێکی زۆر هەمووی عەرەبە و ئەرزەکەی داگیر کراوە و تعریب کراوە و کوردەکەی لێ دەرکراوە لە ئەو بەری مەشروعی ئاوی بڵین کەرکووک کە باسی بکەین ئەگەر باسی کەرکووک بکەین ئەو مەشروعی ڕێی سەدامی پێڵێن لەو بەری مەشروعەکەەوە ئەسڵەن کوردێکی لێ نییە لە یەک دیا ماڵە کوردێکیشی لێنی ماڵە کوردێکی ینی جگە لە ڕزگارکردنی بەچەک ئەبێ بەرنمەیەکی سیاسی و چۆن بڵێ استراتیژی هەبێ بۆی کوردیش دیسانەوە لەوێتەوە بۆ شوێنی خۆی بۆ سەرخاکی خۆی بۆ هیچ بەرنمەیەکی لەو جۆرە هەیە هێندێک ئاگاداربی بەتەکید ئەم بەرنمەیە نازانم یعنی چۆن جێبەجێ ئەکرێت چونکە یعنی هیچ ئاسارێکی کوردی پێوە نەماوە هەنێگەر بچیت هیچ سیمایەکی کوردەواری نابینی لە منطقانە لەبەر ئەوەی کە ئێستا ئازاد کراوە ژێر دەستی پێشمەرگایە ئەگەر بێت و باسی شوێنی کوردنشین بکەی یەک شوێن نەماوە کە ئێستاکێ کوردنشین بێ و ئازاد نەکرابێ ئەگەر مابێتیش ڕەنگە لە حدودی 10 گوند 20 گوند تێنەپەڕێ ئەویش لە منطقەی لای مەخمور و ئەو منطقەیە ئەینا ئەوەی کە ئێستاکێ کوردنشین بێ و سیمای کوردایەتی پێوە بێ بەڕاستی هەمووی ئازاد کراوە ئەو شەڕی کە ئێمە ئیمڕۆیەکەین بۆ نێڵانی هەڕەشەیە لەسەر هەرێمی کوردستان و لەسەر ناوچە کوردستانی دابڕێراوە بەڵێ قسەیەکەیە خەمێکە لەلایەن وڵاتیانی هەرێمی کوردستانەوە و زیاتر خەمی هێزی پێشمەرگەی کوردستانە چونکە ئەوان بە قوربانی و بە خوێنی خۆیانە و ناوچانیان ڕزگار کردوەوە مەبەستم ناوچە کوردنشینەکانە ماوە گوێمان لێ بێ لە سەرۆکوەزیرانی عێراق حەیدەر عەبادیەوە کە بە هەمان شێوە فەرماندەی باڵای هێزە چوکدارەکانی عێراقە کە ئەبێت پێشمەرگە دوایەوە ئەوم ناوچانە ئازاد دەکات و تەواو ینی ئۆپەراسیۆنی مووسڵەوانە کۆتایی دێت پێشمەرگە بگەڕێتەوە بۆ ئەو خاڵەی کە پێش ئەوە لێی بووە تا چەندە ئەمە وایە و جەنابتان وەکو فەرماندەیەکی باڵای هێزی پێشمەرگەی کوردستان وەڵامتان چییە بۆ لە بیدایەتیشا من باسم کرد فرقەی 12 لە کەرکووک بوو کەرکووک بە نمونە بێنەوە بە شوێنەکانی تر داعش هێشتا لە مووسڵ بوو فرقەی 12 و مثلا تکریت لە پاش 48 ساعت داعش چووە ناوی ئەوش خەڵکی منطقەکە ئەو داعشەی کە لە مووسڵ داخل بوو نەگەیشتووە تکریت ئینهیاری کردبوو چۆڕی کردبوو فرقەی 12 هەر تەقەی لەسەر نەبوو ئینهیاری کرد و ڕووخا پێشمەرگە لەو شوێنانەوە بە 50 کیلۆمەتریش دوور بوو لە جەبهەکەەوە کە جێشی عێراقی چەند هەوڵماندا لەگەڵ عێراقا کە ئێمە لەگەڵ جێشی عێراقی بە هاوبەشی هەوڵ بدەین شەڕی ئێرهاب بکەین و مەترسی نێرین ئەمن و ئاسایش بۆ خەڵکی ئەو ناوچانە دابین بکەین قبولیان نەکرد پێشمەرگە بچێتەوە ناوانە ئەگەر هێزی پێشمەرگە نەچێتە ئەو ناوانە بە تاکیدی ئێستا کەرکووکیش و شوێنە دابڕێراوەکانی تریش ئەگەر هەرێمیش وای لێ نەهاتایە ئەو شوێنانی تر هەمووی ئێستاکێ وەکو مووسڵ و تکریت و ئەنبار و ئەو شوێنە جێگانی لێ هاتبوو بۆیە پێشمەرگە یعنی بە پەلا بە ئەوامر لە قیادەی کوردیوە لە فەرماندەی گشتی هێزی پێشمەرگەی کوردستانەوە چوو ئەو منطقانە و خەتی دیفاعی دروست کرد و خەڵکەکەی پاراست ئەمنێتی ناوچەکانی پاراست لەو کاتی کە سوپاکانی بڵین هێزی عێراق شکستی نابوو هەر نەکشکستیانە هەر نەما وجودی نەما یعنی نە لە کەرکووک نە لە تکریت نە لە مووسڵ لە هیچ شوێنێ بڵێ پۆلیسێکرد نەبینی عسکەرێکرد نەبینی هەموو چەکەکانیان فرێدا بەشێکی زۆریشی چەکەکانی فرۆشت ئەم هەموو دەبابە هەمەر ناقیلات دۆشکات نازانی چی باسکەی لەو چەکانی کە بەدەست جێشێکەوە بێ کە ئەمریکا و هەموو دنیا تەسلیحیانە کرد و چەکیانەدایە لەو ڕۆژەی کە ئێمە لەم شەڕین تا ئێستا عێراق فیشێکی نەداوە بە ئێمە دۆلارێکی نەداوە بە ئێمە و بەعکسیشەوە کۆس پیشمان بۆ دروستەکە ڕێگریشمان لێەکە ئێمە ئەو شوێنانەمان ناوچەکانی کە هێزی پێشمەرگەی کوردستان بەرگری پێ ئەکات و ناوچەکانی لە داعش پێ پاکاتەوە هەمووی لەلایەن هاوپەیمانان و ئەمریکا و ئەڵمانیا و ئەم وڵاتانەوە هەموو لەلایەن هاوپەیمانانەوە دابین کراوە هیچ شتێک لەلایەن عێراقەوە دابین نەکراوە نازانم لە ئۆپەراسیۆنی مووسڵا نەیشم بیستووە ئەگەر یارمەتیەکی هێزی پێشمەرگەی دابێ ئەوش نەم بیستوە دابێتی بە تەقدیر ئەڵێم یعنی
ئەوە با لە هینا بمێنێ لە بینی قەوسێکا بمێنێ لەبەرەوە ئەو شوێنانە هەمووی بە خوێنی پێشمەرگە پارێزراوە و بە خوێنی پێشمەرگەش ناوچەکانی تر ئازاد کراوە کە دایان 1000 کیلۆمەتر مربع ئێمە 12,000 بەرەو ژوور پیاوی قارەمان و تێکۆشەر و ڕۆڵەی ئەم میلەتە شەهید بوون لەو ناوچانە بریندار بوون لەو ناوچانە کەم ئەندام بوون لەو ناوچانە ون بوون تا ئێستاکێ لەو ناوچانە لەسەر ئەو ناوچانە بە چه حەقێک ئێمە بڵین چۆڕەکەین چی جوابی میلەتەکەی خۆمان بدەینەوە چی جوابی کەسوکاری شەهیدەکانمان بدەینەوە ئەگەر چۆڵمانە کرد باخەتێکی دیفاعمان لە دەربەنی بازیان لە لەبانی مەقام دروست کردای دیفاعمان لە هەرێم بکردای وازمان لە باش کەواتە وەڵامی ڕوونی جەنابتانەوەیە کە بە هیچ شێوەیەک لێی ناکشێنەوە هەر تعلیقێکیش یا هەر قسەیەکیش بکرێت لە ئیعلامە بۆ ئەوەی کە هێزی پێشمەرگە یا هەر فشارێکیش بکرێت لە هەر شوێنێک و لە هەر لایەکەوە هێزی پێشمەرگە ئەو شوێنانەی بە خوێن پاراستووە و بە خوێنیش ئازادی کردووە بۆیە بە هیچ شێوەیە گەڕانەوە نییە لەو ناوچانە بەعکسەوە هەر شوێنێکی تریش کوردستانی بێ یا هەر جێگایەکی تریش لە دەرەوەی ئەو خەتەی ئێستەی ئێمە بێتەوە سەر کوردستان ئێمە بە خێراتنیەکەین و پێشوازی من ئەوە یەکێکە بێ لە پرسیارەکانم بەڵام بەر لەوە دوێنێ ئاشتۆن کارتەر وەزیری بەرگری ئەمریکا خەڵاتی ژمارەیەک پێشمەرگی کرد پێم وابێ جەنابیشتان لەوێ حەزورتان هەبوو ئەمە چۆن بوو و چۆن هەنگاوی بۆ نرا و ئەو پێشمەرگانە لەسەر بنەمایکی خەڵات کران و گرنگی هاتنی ئەم بەرپرسە باڵای حکوومەتی ئەمریکا بۆ هەولێر و خەڵاتکردنی ئەو پێشمەرگانە خۆی لە چی ئابینێتەوە دان پێدانانێکی ڕاستەوخۆ نییە خۆی دەوای بینی کە تۆ ئێستا ئەبینی هەموو دنیا باسی پێشمەرگەیەکات ئەو شوێنێکی کە کوردی نەناسی بێ بەهۆی پێشمەرگەوە کوردیشی ناسیوە ینی ئەو خەڵکەیش یا ئەو هەر جێگایەک بمبورە جارانە وترا ئەنفال و کیمیاباران ناسنامەی کوردن بەڵام ئێستا ئەکرێ بڵێن پێشمەرگە بۆ بە ناسنامەیەکی کە ڕەنگە ئەوانە خەڵکیی زۆر ببوونێ ئەوانە کوردی ناسیوە بەڵام ئەم جارە و ئەو هەڕەشەیە کە هەیە لەسەر ئازادی لەسەر دیموکراتی لەسەر مافی مرۆڤ و هەموو دنیای گرتوۆتەوە ئێرهاب و هەڕەشەیە لەسەر هەموو دنیا بەڕاستی پێشمەرگە توانی میلەتی کورد بە هەموو تاکێکی کۆمەلگای سەرزەوی بناسێ و هەمووشیان پێیان وایە تاکە هێزێک لەم منتیقە کە توانی وێتی منتیقە بپارێزێ منتیقە ئازادکە ڕوبەڕووی ئەو هێرشانە و ئەو پەلامارانی ئێرهابەکان بوو بێتەوە بیان شکێنێ تەنها هێزی پێشمەرگە بووە بە ئیمکانێتێکی کەم بە دامێک و پشتیوانیکی کەمی بۆیە ینی هێزەکە ئەگەر بچی بۆ هەر شوێنێک باسی پێشمەرگەیە ئەچیتە پەرلەمان باسی پێشمەرگەیە چلا حکومت باسی پێشمەرگەیە لە دەرەوەی هەرێمی کوردستانێڵێم لەبەرەوە پێشمەرگە ئێستا بووە بە سمبلێک بۆ بە ڕەمزێک بە حەقەت لە هەموو دنیا کە هەموو دنیا شانازی پێوەکە لەبەرەوە هەموو جارێک کە دێنە ئێرانە پێش دەست پێکردنی قسەکانیان سەرخۆشی لە کەسوکاری شەهیدەکانەکەن لە هەرێمەکەن اینجا سپاسی خۆیان پێشکەشەکەن و باسی قارەمانتی و ئازایەتی پێشمەرگەکەن دوایی ئەچنە سەر باسەکان و مەوزوعە ئاساسیەکان کە بۆی هاتن و قسەی لێ بکەن و تەکریمکردنی ئەو چوار پێشمەرگە کە ڕۆژی ڕابردوو لەلایەن بەڕێز وەزیری دیفاعی ئەمریکی وەکرا کە قسەکەی ئەوە بوو ئەمە لە باتی دەیان هەزار پێشمەرگە ئەمانە بە نوێنەرایەتی دەستە بژێریەکەن نوێنەرایەتی هەمووانەری دەیان هەزار پێشمەرگەن کە ئەم تەکریمەیەکرێن و پاش ئەوە وەسفێکی پێشمەرگە لە ئازایەتیە لە خۆڕاگریە لە دڵسۆزیە لە هەموو ڕوویەکی چاکەوە وەسفێکی پێشمەرگەی زۆری کرد و هاتنی وەزیرێکی دیفاع بۆ هەرێمی کوردستان معنای خۆی هەیە و هاتنی پەرلەمانتاران هاتنی ڕئیسی حکومات یا هەر کەسێکی تر کە دێ بۆ کوردستان بەڕاستی معنای خۆی هەیە و ئەهمیەتی کوردستان و میلەتەکەمان دەرەخات ئەمەوێ وە ڕەبت بکەم بەم پرسیارەمەوە ینی زۆر جار لە هەرێمی کوردستان گوێمان لێ ئەبێت ئەوترێت ئەمریکا یاخود هاوپەیمانان هێزی پێشمەرگەی کوردستانیان بمبور ئەمە قسەیەوانە قسەی من نیە بەکرێ گرتووە تەنها بۆ ئەم قۆناغەیە گەڕەبتی بکەیتەوە بە هاتنی وەزیری بەرگری وڵاتێکی وەکو ئەمریکا کە ینی ئەوترێت ینی لەسەر زەوی بەبێ ئەمریکا گەڵایەک لەدار ناتوانێت بکەوێتە خوارەوە گەرەوان ئەمری پێ نەکەن و ڕەئیان لەسەری نەبێ ئەمە خۆی وەکو وەڵامێکیش بۆ وانامێ وەڵامی تۆ بزانم ینی ئەوانی کە ئەڵێن هێزی پێشمەرگەی کوردستان بەکرێ گیراوە بۆ ئەم قۆناغە و دواتر پشتگوێ ئەخرێن ئەی ئەمەیان چییە؟ جارە هێزی پێشمەرگە هێزێکی نیشتیمانی و
نەتەوایەتی هێزی مینێکی خۆمانە بە هیچ کەسێ خۆی نەفرۆشتووە ئەگەر بە پارە بۆ پارە بیکردایە شتێکی تر بوو تەماشاکە مەسەن پێشمەرگە 5 مانگە معاشی وەرنەگرتو پێشمەرگەی وا هێنان لە ماڵی خۆیەوە با بۆ جەبهەکە و بۆ سەنگەرەکان هەرچەند ئەی بە ئەوە کە باسی بکەین ئەی با بۆ سەنگەرەکان ئەگەر چاوی لە پارە و لەوە خۆی بفرۆشێ و بەکرێ بۆ وڵاتانی تر ئینکە من پێم وایە ئەوەی نەکردو ێستا کوردستانی شەمووی گیراوە چونکە خەڵکی بەکرێ گیراو و خەڵکێک بە پارە ئیش بکە مەجبور نییە خۆی با بەکوشت ئەوانە وەگەر بە کرێژ گیرا بێ وەزیری بەرگری ئەمریکا بۆچی دێت تەکریم هیچ مەجبور نییە لە دوور و ئەمری پێکات و ئەمریکانی ئەوە ئەنجێبەجێەکە تاکو ئێستا ئەمریکا 2 مانگ معاشی ڕەنگە 30,000 پێشمەرگەی یابێ بە ئێمە ئەویش کە لەسەر داوای خۆمان بە ئیلحاحەوە کە هیچی لە مەسەلەکان و شتەکان نەگۆڕیوە لەبەرەوە بەڕاستی هێزی پێشمەرگە هێزێکە خاوەنی موقفی خۆیەتی هێزێکی نیشتیمانیە بە بێ پارە کە من پێتەڵێم 5 مانگە معاشی وەرنەگرتووە ئەگەر ئەم مانگە وەریگرێت 4 مانگی ڕێکی هێشتا لەلای حکوومەتە لەسەر حسابی گیرفانی خۆی بەکرێ سیارە ئەچێتە جەپەکان و لێ جەپەکانیش ئەچێتەوە ماڵی خۆی بۆ ئەوەی خاوەنی مەبدەع خاوەنی بیر و باوەڕە ئەڵێم هەستەکە بەوەی کە مەسئولیەتێکی نەتەوایەتی و نیشتیمانی کەوتۆتە ئەستۆ خۆیدا بەکوش لە پێناوی خەڵکی کوردستانە لە پێناوی ئازادیە لە پێناوی دیموکراتیە لە پێناوی مافی مرۆڤە باشە جەنابتان وەکو پێشمەرگەیەک وەکو فەرماندەیەکی هێزی پێشمەرگەی کوردستان پەیامتان چییە بۆ بەرپرسانی هەرێم بەرپرسانی حکومی باسەکەم جارێ و پەیامتان چییە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان سەبارەت بە ڕێزگرتن لە قوربانیەکانی پێشمەرگە و ینی هەموو کەسێک لای خۆیەوە لای لە پێشمەرگە بکاتەوە هاوکاری پێشمەرگە بێ پاڵپشتی پێشمەرگە بێت ڕاستیدا ئەگەر ئێمە تەماشا بکەین میلەتی ئێمە بە هەموو چین و توێژەکانیەوە قەت ئەوەندەیە گرتو نەبووە بۆ پشتیوانی هێزی پێشمەرگە چونکە هەمیشە خەڵکی کوردستانیش تەوزیع بووە لەسەر حیزبەکان و لەسەر هێزەکان بەڵام ئەو جارە خەڵکی کوردستان هەستی کرد بەوەی کە چه هەڕەشەیەک لەسەر تاک بە تاکی ئەم میلەتەیە لەسەر کون و قوشبنی ئەم وڵاتەیە و هەستیشان کرد بەوە کە پێشمەرگە چه ئەرکێکی پیرۆز جێبەجێکە لە سەنگەرەکانە لەبەرەوە خەڵکی کوردستان یەکدەنگ و یەکڕەنگ هاوکاری هێزەکانی پێشمەرگە و سەنگەری پێشمەرگیان کرد و بەشێکی زۆر بەخۆبەخشی لە جەبهەکانە شەهید بوون بریندار بوون و هەتا ئەو لەحزەیە کە مەترسیەکان نەما هێزی پێشمەرگە کەوتە هێرش بردن خەڵکی کوردستان هەمیشە لە جەبهەکان بوون لەگەڵ پێشمەرگا تاکو ئێستا کێش خەڵکی کوردستان هاوکاری هێزی پێشمەرگە و یارمەتی دەرێتی و بەڕاستی ڕەنگە لە ڕابردووە ئەنواع قسەی ناشرین توهمە بوختان بۆ لە کەدارکردنی هێزی پێشمەرگە هەر لەوەی کە هێزێکی میلیشایە هەر لەوەی کە هێزی حیزبێکە هەر لەوەی ئەنواع وەشکال شتیان بە پێشمەرگە ئەوت بەڵام هەر ئەوانش بوون کە دوایی زانیان ئەوەی کە وتویانە هەڵە بوونەوەی هێزی پێشمەرگە ئێستا ئەوانیش و هەموو خەڵکی کوردستانی شەپارێزەیە لەبەرەوە بە حەقەت من پێم وایە خەڵکی کوردستان خۆیان هەست بە مەسئولیەتەکەن بەرامبەر بە هێزی پێشمەرگە و ئەزانن پیرۆزی پێشمەرگە چییە پێویستیان بە هیچ پەیامێک نییە بڵێ بەنسبەت حکوومەتی هەرێمەوە ئەمە بەنسبەت خەڵکی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی بەنسبەت حکوومەتی هەرێمەوە لەم مینبەرەوە تۆ چ داواکاریەکەت لە بەرپرسانی حکوومەتی هەرێمەیە سەبارەت بە دۆخی پێشمەرگە و سەبارەت بەوەی کە دۆخی پێشمەرگە زۆر باشتر بکرێت لەوەی ئێستا دیارە ئەو دەستکەوتانەی ئیمڕۆ هەیە لە کوردستانە بە هەموو نەوەکانیەوە خوێنی شەهیدەکانمان و تەسحیە و فیداکاری و خۆڕاگری هێزی پێشمەرگەیە تاکو ئێستش کە لە سەنگەرەکان چ لە شار چ ئێستا لە شارە بۆیە بەڕاستی پێشمەرگە وەکو هەموو کەسێکی تر پێشمەرگە هیچی داوا نەکردو زیاد لە خەڵک چونکە ئێمە ژیانی خەڵکە خەینە پێش ژیانی خۆمانەوە چۆن خۆمان کردووە پێشمەرگە خۆی کردووە بە قوربانی خەڵک پێشتر داواکە بۆ خۆشگوزارانی ژیانی خەڵک لەگەڵ ئەوش بۆ ژیانی خۆی ئینسان لە هەموو دنیا کە ئیشەکە هەرچی ئیشێ بکەی ئەگەر کرێکاریش پێی واجبێکت هەیە و لەگەڵ ئەوشە مافت هەیە بۆیە هێزی پێشمەرگەیش مافی هێزی پێشمەرگە بەڕاستی جیاوازە لە هەموو مافێ بە خوێن واجب جێبەجێکات خوێن ئەدا واجب جێبەجێکە ئەم ئەرکش کە جێبەجێیەکە بۆ خۆی نییە بۆ عایلەکەی نییە بەڵکو بۆ خەڵکە
خودسیەتی پێشمەرگە و گەورەی پێشمەرگە لەوایە کە ئەم ئیشەی ئەیکا ئەم خوێنەی ئەیدا بۆ عایلەکەی خۆی نییە بەسبوو لە پێناوی خەڵکایە لە پێناوی کاری ئاوادانکردنەوە خوزمەت گوزاری و ژیانی خۆش و ئاسایشی خەڵکایە لە پێناوی دروستکردنی کیانێکە بۆ خەڵکی کوردستان بۆیە پێویستەکە لە پێشچاو بێ بۆ ئەوەی کە پێشمەرگە دڵی لای عائیلەکەی نەبێ دڵی لای منداڵەکانی نەبێ ژیانی وا تەئمین کرێ بە شێوەیەکی وا کە بزانێ کە ئەگەر شەهیدیش بێ کەم ئەندامیش بێ ئەم حکومەتەی کە بە خوێنیەوە هاتوۆتە بەرهەم عائیلەکەی سەرگەردان نابێ و ژیانی تەئمینە بێ منداڵەکانی سەر لێ شێواو نابن برتی نابن و محتاجی دەستی خەڵک نابن و هەروە خۆشی کە لە جەبهەیە بزانێت کە لە ماڵەوە خێزانەکەی و مناڵەکانی محتاج نین و پێداویستەکانی ژیانی اعتیادی وەکو خەڵکی تر ئمڕۆ زیاترمان ناوێ هیچ پێشمەرگەیەکوان پێم وانە ئەمڕۆ داوای ژیانێ بکە لە ژیانی خەڵکێکی اعتیادی لەم هەرێما کە ئەژی زیاتر بێ وەک ژیانی ئەوان بۆیان دابین. بڵێ زۆر سوپاس دەکەم ناوبڕێکی کورد وەرەگرین لە دوای ناوبڕەکە گفتوگۆ لەسەر و ناوچاناکەین کە لە داعش پاکراونەتەوە هەرچەندە هەندێک جێگەیان کوردنشین بەڵام تایەتی کوردنشینی ژنی داواکەن بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان و هەروەها ڕێکەوتنی لایەنەکان. بینەرانی ئەزیز ناوبڕێکی کورت و لە دوای ناوبڕەکە لەگەڵ کاک شێخ جعفەر شێخ مستەفا بەردەوامە بین لەگەڵ. بینەرانی عزیز سڵاوتان لێبێت ئەم گفتوگۆیەمان لەگەڵ کاک شێخ جعفەر شێخ مستەفا ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و فەرماندەی یەکەکانی هەفتای هێزی پێشمەرگەی کوردستان بەردەوامەکەین. کاک شێخ پرسیارێکم هەبوو پێش ناوبڕەکە بەڵام بیرم چۆ ئێستا بیرم کەوتەوە لێتی بکەم. هاتنی وەزیری بەرگری ئەمریکا و خەڵاتکردن و ڕێزلێنان لەو ژمارە پێشمەرگەیە ئەمە تەنها تایبەت بوو بە هێزی پێشمەرگەی کوردستان یان بڵین هێزەکانی دیکەی سوپای عێراقیشی گرتەوە کە ڕێزیان لێ بنرێدەوانی لەسەر ئەرزی واقع شەڕی داعشەکەن تەنها تایبەت بوو بە هێزەکانی پێشمەرگە کە وەک وتمان نوێنەرایەتی هەموو هێزەکانی پێشمەرگە چوار پێشمەرگەی ئازا و قارەمان لە چوار بواری جیاجیا کە لە شەڕەکانە شوێن دەستیان دیار بۆ و ئیبرازیان کردووە هەڵبژێرابوون بۆ ئەو خەڵاتە هیچ پەیوەندیەکی جگە لە پێشمەرگەی خەڵاتی هیچ شوێنێکی تری نەکردو تەنها پێشمەرگە تەنها پێشمەرگە. بەڵێ نووسینگەی دکتۆر فواد مەعسووم سەرۆک کۆماری عێراق بڵین ڕاگەنراوێکی بڵاو کردوەوە لە ڕاگەنراوەکە ئاماژە بە کۆمەڵی شدراوە سەبارەت بە پارێزگای نینەوە باس لەوە کراوە بە شێوەیەک لە شێوەکان نابێت داعش و بوونی داعش لە ئێستادا و شەڕی داعش بە شێوەیەک لە شێوەکان بکرێت بە هۆکارێک بۆ ئەوەی شتی نادەستوری بکرێت و سنوورەکان ئاڵوگۆڕی تیا بکرێت و باس لەوە کراوە بە شێوەیەک لە شێوەکان کات سنوورەکان بگەڕێنەوە پێش 19 2003 ئێستا پارێزگای نینەوە بە شێوەیەک لە شێوەکان ئازاد کراوە پاکراوەتەوە لە داعش و بە ناوچە کوردستانیەکانی شەوە کە هێزی پێشمەرگەی کوردستان ئازادی کردوون چارەنووسی ئەم ناوچەیە چۆنە بێت بە تێڕوانینی جەناب ئەوە ئەبێت چۆن بێت دیارە مووسڵ بەڕاستی عێراقێکی بچکۆلەیە عەرەبی شیعە و سوننیتە تورکمانی شیعە و سوننیتە کوردی تایە بە شەبەک و بە کاکەیی و بە یەزیدی و مەسیحی تایە ئاسووری تایە ئەمە هەمووی پێکاتەکانی مووسڵە لە ئازادکردنی مووسڵە لە ڕاستیدا هەر لە سەرەتاوە لە هەرێمی خۆمان لە هەموو کۆبوونەکانە تاکید لەسەر ئەوە کراوە کە پێشتر ئیتیفاقێکی سیاسی بکرێت لەسەر مووسڵ لەسەر ئیدارەی مووسڵ لەسەر بەڕێوەبردننی مووسڵ بەداخەوە نەهاوپەیمانان نە عێراقەکان نەهاتنە پێشەوە چونکە ئێمە مەترسی گەورەمان هەیە لە دوای ئازادکردنی مووسڵ کارەساتی گەورە شەڕی ناوخۆ لە مووسڵە ڕوو بدا باس لە واکرێ قۆناغە سەختەکە قۆناغی دوای داعشە ئێمە ویستمان ئەو ئیتیفاقە بکرێت کە چۆن بتوانین نێرین ئەوە ڕوو بدا چونکە داعش لە کارێکی وهای کردووە کە ئێستاچیە دوژمنایەتیەکی قەومی و مەذهەبی لە ناو مووسڵە هەمووی دروست بووە لەبەرەوە ئەگەر ئەوە بکرایە من پێم وایە زۆر سەرکەوتووە بوو ئەمانتوانی تا ڕادەیەکی باش سەیترە بکەین بەسەر وەزەکە هەرچەندە بڕیار دراوە کە لیژنەیەکی
باڵا دروست ببێت لە ئێمە و هەرێم و عراقیەکان بۆ ئیدارەکردنی ئەو وەزعا بەڵام تاکو ێساکێ دیارە نەکەوتۆتە بواری جێبەجێکردنەوە. گەڕانەوەی هێزی پێشمەرگە لەو شوێنانی کە لێیەتی بۆ خەتێکی لە پێشتر بۆ 2023 پێڵێ بۆ خەتی هەرچێکی ناوەنی ئەوە مستەحیلاتە وەک لە بیدای شاباش ڕەبتە بە خەڵکی ناوچەکەشەوە کە خۆیان داوایان کردووە بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان بە خەڵکی ناوچەکەەوە ئیتر ئەمە نادەستوری نابێت کە خەڵک ئێمە بڕوامان بە ڕیفراندۆم هەیە داوای ڕیفراندۆممان کردووە لە هەموو شوێنەکان حتا هەر شوێنێکی کوردستانی دابڕێنراو بێ داوای ئەوە بکە خەڵکەکەی خۆی بێ بچێتە سەر حکومەتی مەرکەزیوە ناتوانانی خەڵک ئازادە لە هەڵبژاردننی شوێن جێگا بۆ خۆی و سەر بە چ شوێن هەرێم بەیان عێراق لەبەر ئەوە لە هەرێم بێیانە لەبەر ئەوە ئێمە پێمان وایە لە دەرەوەی هەرێمی کوردستانیش ئەگەر ناوچەیەک یا شوێنێک بێوێ داوا بکە بێتە سەر هەرێمی کوردستان لەلایەن هەرێمی کوردستانەوە پێشوازیری ئەکرێەوە و حەقی خۆشیانە و مافی خۆشیانە بۆیان بکرێت. باشە. ئەمڕۆ لەگەڵ گروپی سۆشیال ئینتەرناشناڵەکانی گیانیەوە دانیشتن و کۆبوونەوە یەکتان کرد و پاشان بڵین پرێس کۆنفرانسێکتان کرد. هاتنی ئەمانە چ گرنگیەکی هەیە و لەو کۆبوونەوەیە ئەوان چیان بە ئێوە وت بۆ پاڵپشتی لە هێزی پێشمەرگەی کوردستان؟ دیارە ئەو حیزبە سۆشیال دیموکراتە کە هاتبوون هەم عەرەبی بوون هەم ئەوروپی بوون هەم ئەفریقیش بوون. بە حقیقەت هاتبوون کە لە کوردستان کۆنفرانسێکیان هەبوو لە شاری سلێمانی کە ڕۆژێک بوو و دوای ئەوە بە داوایان کردبوو کە بێن بۆ سەر سەنگەرەکانی پێشمەرگە. سەردانی ئەوان بۆ شاری کەرکووک بە تایبەتی و بۆ کەرکووک و هەروەها سەردانی سەنگەرەکانی پێشمەرگە معنای خۆی هەیە بە زۆر شت دەرەخات. یەک ئەمانە لە تاکیدیان کردەوە لەسەر ئەوە خۆیان ئەوانی کە لە حکمان هەوڵ بەن زیاتر هاوکاری و دامی بۆ هێزەکانی پێشمەرگە بۆ ئێستا و بۆ داهاتوو بۆ پێش داعش و کاتی داعش و دوای داعشیش بەردەوام بێ هاوکاری و یارمەتی دانەکانیان و ئەو حیزبانیشی کە لە حکمانین وعدی ئەویان دا خۆیان لە کۆبنەکە کە هەم لەگەڵ حیزبەکانی خۆیان هەم لەگەڵ حکومەتەکانی خۆیان و دەسەڵاتدارانی خۆیان هەوڵ بدەن زیاتر پشتیوانی بۆ کورد و هێزی پێشمەرگە لە هەموو ڕوێکەوە حتا بۆ تەدریب بۆ پرچەکردنی بۆ تەچیزکردنی پێشمەرگە نەکتەنها لەم قۆناغە بۆ دوای داعشیش بۆ دوای داعشیش بۆ سوپایەکی پێشمەرگەی ئەم هەرێمە پڕمەشق و پرچەک و پرتەژیز بەڵێنی ئەوەیان داوە کە هاوکاری بکەن هێزی پێشمەرگەی کوردستان ببێت بە هێزێکی نیزامی تەواو. بەتەکید هەم ئەوان باس داوای ئەوەکەن کە پێشمەرگە وای لێ بێ و هەم ئەڵێن ئێمە هاوکار و یارمەتی دەرتانە بین نەک ئەوان دەوڵەتەکانی هاوپەیمانانیش وعدی ئەوای ناوێنێتێت کە لە ئێستا و لە داهاتووشە پشتیوانی هێزی پێشمەرگە بکەن و میلەتەکەمان بەجێنەیەڵن. بەڵێ پێشتر لە چەند مانگی ڕابردوو لە لێدوانێک ئاماژت بەوەدا بوو کە کلیلی چارەسەری کێشەکان لای کاک مەسعود بەرزانیە هەر لەبەرەوەشە بێ دەست پێشخەری و مبادرەی هەبێت. لە ماوەی ڕابردوودا لە چەند هەفتەی ڕابردوودا کاک مەسعود بارزانی دەست پێشخەریەکی کرد بۆ تەواوی لایەنەکانی هەرێمی کوردستان و تیایدا ئاماژە بەوە درابوو کە سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکایەتی حکوومەت گۆڕانکاری تەواوی تیا بکرێت بە کورسی سەرۆکی هەرێمیشەوە ئەکرێم ساومەی لەسەر بکرێت و ئەگەر ڕێگر بێت لە چارەسەری کێشەکان ئەکرێت ئەویش دەستکاری بکرێت و بەو شێوەیە بێ کە لایەنەکانێدانەوێت. قسەی جەنابت لەسەر پەیامەکە چییە؟ و پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ زۆربەی لایەنەکانی سەرگۆڕەپانی سیاسی کۆبۆتەوە تەنها یەکێتی و گۆڕان نەبێت. تۆ چ داواکاریەک هەیە وەکو پێشمەرگەیەک لە تەواوی لایەنەکان سەبارەت بەم پەیامە و سەبارەت بە دانیشتن و ڕێککەوتنیان لە ئێستادا؟ پێش ئەو پەیامەیش جەنابی کاک مەسعود دوو جار دکتۆر فوعاد کە کەس شخصیەتێکە و کەسێکی ناسراوە و معتەمیدی هەم جەنابی کاک مەسعودە و هەم لایەنە سیاسیەکانیش بەڕاستی لە لای لایەنە سیاسیەکانیش خۆشەویستە ناردێ سلێمانی بۆ لای حیزبەکان بەڵام هیچ نەتیجەیەکی نەبوو بەداخەوە هیچ تەجاوبێکی وا نەبوو کە جێگای دڵخۆشی بێ کە خەڵک دڵخۆش کات. چونکە ئەمڕۆ خەڵکی ئەمە بەڕاستی شەڕی ناوێ ناکۆکی ناوێ سیراعاتی ناوێ بێکێتی و برایەتی و یەکگریزیەوێ و ئەو مبادەرەی ئەو جارە
جەنابی کاک مەسعود کردوێتی مبادرەیەکە کە هەم لەلایەن خەڵکەوە هەم لەلایەن حیزبەکانەوە جا هەر یەک بە نەوعێک پێشوازیەکی گەرمی لێکراوە دەستخۆشی لێکراوە. من پێم وایە ئەمە دەرگایەکە کراوەتەوە کاتی ئەوەیە کە ئێستا ئێمە لەسەر مێزی گفتوگۆ چارەسەری کێشەکانمان بکەین نەک بچینە سەر منبەری لە میدیاکان و لە تەلەڤیزیۆن و لە سەتەلایتەکانەوە بەڕاستی قسە و باس و ئەم شتانە یەکتر بریندارکەین. ئەگەر ئێمە ڕاستەکەین بەرژەوەندی خەڵکمانەوێ ئەمانەوێ خەڵک ئاسوودە بێ، خەڵک ژیانێکی باشی هەبێ، خەڵک دوور بێ لە شەڕ، پێویست بەوەکە هەموو لایەکمان بچینە سەر مێزی گفتوگۆ. لەسەر مێزی گفتوگۆ چی بە یەکتری ئەەکەین با بیکەین، چی ئەەکەین بە یەکتری، چۆن مناقەشەکەین، داوای چی ئەەکەین. خۆی کرد شەڕە تەپڵکیانە کرد، بەڵام عیبە بۆ ئەو حیزبانە کە بچنە مزایدە بکەن لەسەر تەلەڤیزیۆنەکانیان، قسە بکەن، باس بکەن کە ببێ بەهۆی ناومێدی خەڵک، بێ بەهۆی تێکدانی یەکریزی بە شێوەیەک لە شێوەکانەوە ترێ وا بووە. لەبەرەوە ئەوەی کە تا ئێستا بووە بە حقیقەت هیچ کە خەڵکیش پێی خۆش نییە، هێزی پێشمەرگە پێی خۆش نییە، کە سوکاری شەهید پێی خۆش نییە. زۆر جار پێشمەرگە کە سوکاری شەهیدان هاواریان کردووە و داوایان کردووە کە چارەسەری کێشەکان بکرێ. ئەوانەی کە لە ئیزاع و تەلەڤیزیۆن و رادیۆ و جەریدەکانیانەوە قسە ئەکەن و شتەکان ئەوروژێنن، من پێم وایە لە بەرژەوەندی خەڵکیان ناوێ، مزایدە ئەکەن و بۆ ئەوەیەکەن کە سەرنجی خەڵکێکی نەزان و نەفام بەلای خۆیان ناڕای. یەکێ لە پرسیارەکانم ئەوەیە، یعنی قسەیەکەیە لەسەر ئەوەی لە ناو تەواوی حزبەکان دەنگێک هەیە، گوتارێک هەیە، کۆمەڵە کەسێکن کە لە بری ئەوەی خاڵە هاوبەشەکان تۆخ بکەنەوە کار لەسەر تۆخکردنەوەی جیاوازیەکانەکەن. ئەبێ ئەمانە چۆن ڕێگریان لێ بکرێت و بێ هاوڵاتیان چۆن پشتگویان. ئەوانە تاجیرەکانن، ئەوانن کە بەرژەوەندیان لە یەکێتی و برایەتی و تەباییان نییە، مەسلحەتەکان و دەسەڵاتەکانیان نەکەوێتە ژێر هەڕەشەوە. لەبەرەوە هیچ کاتی ئەوانە پێیان خۆش نییە، ئەوانە مەسلحەتی میلەتیان ناوێ، ئەوانە خەباتیان بۆ میلەتەکەیان نەکردو، ئەوانە بۆ دەستکەوت و بۆ دەستکەوتی خۆیان و بۆ دەسەڵاتی خۆیان کراوە. لەبەر ئەوە ئەبێ فەزحکرێن، ئەوانە نابێت ڕێگەیان پێ نەدرێ. ئەمڕۆ ئێمە نابێت تموحەکانی خۆمان یا دەستکەوتەکانی خۆمان، دەسەڵاتەکانی خۆمان مەسلەی میلەتەکەمان و ئەم دەستکەوتانە بکەین بە قوربانی ئەوە. ئێمە ئەبێ ئەمڕۆ خەڵک شەهیدە بێ، خەڵک بریندارە بێ، کەم ئەندامە بێ. ئەمڕۆ ئەبێ هەموو مەساڵحێکی حیزبی بخەینە لاوە لە پێناوی پاراستنی ئەم دەستکەوتانە و بۆ ئەوەی کە کورد ئەمڕۆ ئاسوویەکی ڕوون چاوەڕێیەکا بەرەو ئەوە بێ کە کیانێک بۆ میلەتە دروستکەین. هەموو دنیا نەسیحەت و ئامۆژگاری ئەم حیزبانەیەکە، وا نەزانن هەر کەسێک دێتە ئەم کوردستانە بۆ ڕێنمایی و ئامۆژگاریکردنی ئەم حیزبانە دێ و بۆ ئەم سەرکردانە دێ کە پێیان ئەڵێن یەکریز بن، یەکێتی خۆتان بپارێزن، بە مەرحەلەیەکی زۆر ناسکا تێپەڕن. ئەگەر بێت و یەکریز نەبن، بە تەمای ئەوە مەبن کە ئەم دەستکەوتانیش کە ئێستا پارێزراوێت. لەبەر ئەوە چ وەکو حیزب و ناوخۆی حیزبەکان، چ وەکو حیزبەکان لە کوردستان ئەوانە. بۆیە من پێم وایە بەرپرسی یەکەمیش لە کوردستانە پارتی وێکێتی. هەر کامێکیان بێوێ خۆی لە مەسئولیت دەرباسکە، ملت نعلەتی لەکە. هەردووکیان مەسئولن لە ئەمنیەتی ئەم کوردستانە، لە ئیدارەی ئەم کوردستانە. پێشتر ئاماژەت بەوە دابوو تبوو دەگەرم دوانە نێوانیان تێک بچی ئەمنیەتی شەکەوێتە مەترسیەوە. من پێشم وایە ئەم دوو حیزبە ئەبێ کاتی خۆی چۆن ئیتیفاقی استراتیژی بوو، ئەو ئیتیفاقە استراتیژیە جارێکی تر زیندوو بکەنەوە بە هێزێکی زیاتر و بە شێوەیەکی ئیتیفاقێکی کۆنکرێتی کە شەریکێکی ڕاستەقینە بن لەم کوردستانە و مەسئولی ڕاستەقینە بن بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستان. پەرلەمان زیندوو بکەنەوە، ئەکتیڤ بکەن، حکومەت تەشکیلکەن و داوا لە هەموو حیزبەکانیش بێن کە لەگەڵیانە شەریک بن، شەریکی ڕاستەقینە بن. هەموو حیزبەکان هەر کەس بە حەجمی خۆی و هەر کەسێکی ژنێت پێی بڵێن بڕۆ چی لە دەست دێ قسوور مەکە. باشە، ئەمە پەیامت نرد بۆ سەرکردەکانی یەکێتی و پارتی، پەیامت بۆ سەرکردەکانی بزوتنەوەی گۆڕان چییە؟ باس لەواکرێ بەم زوانە ئەبێ لەگەڵ پارتیە دابنیشن. دیارە کاتی ئەوە هاتووە ئیتر خەڵک چاوەڕێ ئەوە کا تۆ بچی ڕێکەوتن بکەیت. خەڵک تێر بوو لە ئیعلام، خەڵک تێر بوو لە شەڕەجوێن، خەڵک تێر بوو لە توهمە و بوختان و سوکایەتیکردن بە مقدساتی ئەم میلەتە، بە پیرۆزیەکانی ئەم میلەتە، بە ڕەمزەکانی ئەم میلەتە. کاتی ئەوەیە ئیتر کۆتایی بەوە بهێنرێ، خەڵک چاوەڕێ ئەوە کات کە بچنە پێشەوە چارەسەری
کێشەکان بکەن و ئەو دەستکەوتانەی ئیمڕۆ هەیە لە کوردستان ئەو ئاسۆڕوونەی کە ئیمڕۆ لە بەردەمی ئێمە نەیکەن بە قوربانی دەستکەوتی خۆیان یا تموحی خۆیان یاخود بۆ هەندێ مەبەستی تر بۆیە گۆڕان ئەگەر ئەو جارە نێتە پێشەوە وەک پێویست بۆ چارەسەرکردنی کێشەکان و نەچێتە سەر مێزی گفتوگۆ و هەر لە میدیاکانەوە بقیڕێنێ من پێم وایە تووشی شکستێکی زۆر گەورە بێ و نەتیجەکەیشی هەر لە ئیسەوە دەرکەوتووە چییە بێ ئەگەر نەیەتەوە ساحەکە بۆ چارەسەرکردنی کێشەکان و وا بکات کە ئەمنیەتی خەڵک دابین بکرێ و خەڵک ژیانی باش بێ چونکە بەو ئوسلوبەی کە ئێستا گیراوەتە بەر وەسی ژیانی خەڵکە ئێستا تەماشای منطقەی سلێمانی ئەومە بکەی بزانی لە باتی ئاوادانی وێرانکاری ڕووی تێکردووە خەڵک چاوەڕێەوەی نەکرد ئێستا ئەو منطقەیە کە بتەوێ نەتەوێ یەکێتی مەسئولی یەکەمیتە بەداخەوە خۆیان بێدەنگ کردووە هیچ جروکەیەکیان لێوە نایە کە وەکو عەلا ئەساس ئەمانە هیچ نەبن و خەڵکی تر شتی کردبێ ئەو بڕۆ ببینە ساڵێک ژیانی خەڵکیان تەحتیم کرد یەکێتی شەبێت جەریئانەتر بێتە مەیدانەکە بەتەکید دەبێت جەریئانەتر بێتە مەیدانەکەەوە ئەگەر خاوەنی قەرار نەبێ چاوەڕێی دەمی کەسێکی تر بکە ڕێگەی پیشاندا نەسیحەتی کە گوێ لەوە بگرێ هەموو شتێکی خۆی لەدەستداوە بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەنی مووقیفەوە خەڵک بە مەسئولیە زانیە ئەبێ بەڕاستەقینە بێتە پێشەوە نەترسانە قەراری خۆی بدا بۆ ئەوی کە بتوانین باشە بەنسبەت زمینە سازیەوە ئێستا زمینە سازی پێویست لە بەردەستدایە بۆی کۆبوونەوەکان ئەنجامیان هەبێ چکە ڕێیەکەی ئەڵێ بێ کەسی یەکەمی حزبەکان کاک مەسعود بەرزانی کاک نەوشیرۆن مستەفا کەسایەتیەکانی ینی ناو تەواوی حزبەکان لەسەر ئاستی کەسی یەکەم بێنە پێشەوە بۆی ئەنجامی هەبێ شەمان ڕەئیتەیە دیارە بەتەکید نەتیجەکەی ئەبێ لەسەر ئاستی ئەوانە بێ بەڵام ئێستا کەوتۆتە سەر مەکتەبی سیاسیەکان و ئەو لیژنانەی کە دروستە بێ بۆ ئەوەی شتەیە گەڵاڵەکەن بە هەر هەمویان مەشروعێکی متەکامل بۆ ئیدارەدانی ئەم وڵاتە بەڕێوەبردننی ئەم وڵاتە کە لە پێش هەموویەوە گوزەرانی خەڵک و ژیانی خەڵکە و دیموکراتیەتە بپارێزرێ اینجا ئەو قیادانە لە نەتیجەکەی کۆ ببنەوە اتفاقی نهایی ئیمزای لەسەر بکەن و کۆتایی پێ باشە من تقریبا سێ خولەکەم ماوە ئەم سێ خولەکە مەوێ استیغلال بکەم بۆ پرسیارکردن لەسەر دۆخی ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان پرۆژەیەکی ڕاگەیاندووە لە پرۆژەکەیانە پەر بەنەس ئەگەر من ئێستا لە بەردەستم بێت ئەڵێت دقی پرۆژەی ئەنجومەنی ناوەند بۆ چارەسەرکردنی کێشە ناوخۆیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕوانگەی پرۆشیمان بۆ پاراستنی یەکڕێزی هەواڵانی یەکێتی و پەیبردنمان بە گرنگی پتەوکردنی گیانی هەواڵانە لە ناو یەکێتی ئاراستەی تەواوی ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانیان کردووە قسەی خۆیان لەسەر ئەنجومەنی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی و هەماهەنگی و ڕاوێژکردن لە کۆبوونەوەکان و ئەنجامدانی کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی و چارەسەرکردنی دۆسیەکان و بەستنی کۆنفرانسی مەکتەب و دەستگاکان لە ئێستادا دۆخی ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان چۆنە چکە جاران لە ڕێگەی ڕاگەیاندنەکانەوە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ناوەندی بڕیار و زۆرینەی مەکتەبی سیاسی وەکو ئاوا بەخۆیان ئەڵێن زوو بەرکەوتنیان هەبوو زوو جوابی یەکتریانەدایەوە دۆخی ئێستا یەکێتی و یەکڕیزی نێ و یەکێتی نێ و یەکێتی باشترە لە جاران دارێ بە نیسبەتی پرۆژەوە خەڵک تێر بوو لە پرۆژە لە پرۆژە خەڵکە زانیە هەموو مشکلەکان چین و چۆنیش حەلە بێ بە پرۆژە ئەوە خۆ مەشغوڵکردنە و مزایدەکردنە هەر کەسێ بیکات قەزم لەوەی ئەنجومەنی ناوەند نییە هەر کەسێ بیکات ڕەنگە خۆیان بەشێک بن لە مشکلەکان و لە کێشەکان دۆخی ناو یەکێتی بە باڵی ناوەندی پێڵێن لەگەڵ باڵی زۆرینەی پێڵێن چی پێڵێن ماوە دوولامان یەکێتین کەسمان لە یەکێتی دەرنەچووین ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان خوێنمان تیاداوە تێکۆشەرەکانی ناو یەکێتی ئەوانەی کە خاوەنی ڕاستەقینەی یەکێتین قەت قوبوڵیان نییە یەکێتی لەت بێ و ئەوەشی هەوڵی لەدبوونی یەکێتی و شکانی یەکێتی بێ بە تەکید نەتیجەکەی حەسمەکەین ئەوە لەبەرەوە ئەوە هەمومان ئێمە یەکێتین و بە یەکێتی شۆ جوانین و یەکێتیش تێکچوونی یەکێتی پێم وایە تێکچوونی وەزعی کووردە ئەوەی کە من لە دەرەوەی خۆشمانەی بیسم
یەکێک لەوانەی بۆ یەکێتی ریزەکانی گەلەکەمان پێویستیمان بە یەکێتی ناوێکێتی شەیە بەبێ یەکێتی ناوێکێتی ئەو یەکریزیە دروست نابێت لە ناو هەرێمی کوردستانە لەم کاتەدا هەوڵێکی زۆر باش و جددی هەیە من خۆم پشتگیری و پشتیوانی لەو هەوڵەکەم وەکو خۆم وەکو هەموو فەرماندەکانی ناو هێزی پێشمەرگە پشتیوانی و پشتگیری لەو هەوڵەکەین کە ئیمڕۆ لە ئارادایە بۆ چارەسەرکردنی کێشەکان و پێم وایە مرونەتێکی زۆر باش هەیە لە ئێستادا و ئەو هەوڵەی کە ئێساکی ئەدرێ بۆ چارەسەرکردنەکە پشتیوانی لەکەین و ئومێد دەکەین بەرەو پێشەوە بچێ و قبولی هیچ ڕێگریەکیش ناکەین لە بەردەمی ئەو چوونە پێشەوەی پەیامی جەنابتان بۆ هەردوو جەمسەرەکەی ناوێکێتی هەردوو جۆرە بیرکردنەوەکە چکە خۆ داماژەت پێدا هەردوو لایەکێتین کەس لە یەکێتی نەچۆتە دەرەوە کەس ناتوانێت کەس لە یەکێتی بکاتە دەرەوە خۆ داماژەت پێدا پەیامی تۆ چییە بۆ هەردوو تەرەفەکە پەیامی من ئەوەیە ئێمە ڕووباری خوێنمان داوە وەک یەکێتی لە پێناوی ئەم دەستکەوتانە ئێمە بە حیزبی شەهیدان ناسراوین ئەو کەسانەی کە هەوڵەدەن یەکێتی لاواز بێ کێشەی هەبێ ناکۆکی هەبێ پێم وایە خائینن بەرامبەر بە خوێنی شەهیدەکان و بەو دەیان هەزار تێکۆشەرەی کە ئیمڕۆوەتان لە سەنگەرەکانە بەرامبەر بەو کەم ئەندامانە بەرامبەر بۆ تێکۆشەرە دێرینانی کە ئێستا خانەنشینن لە ماڵ و هەموو ژیانیان لە پێناوی ئەم میلەتا داناوە لە بەقیادەی و ڕابەرایەتی یەکێتی نیشتمانی کوردستان بۆیە ئەو سەرکردایەتانی یەکێتی هەر کەسێک بێ نەچێ بەرەو پیری چارەسەرکردنی کێشەکان و مساومە نەکا لەسەر هەندێک مەسائل بەخای نێزان باش دوا پەیامت بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان هاوڵاتانی هەرێمی کوردستان ئێمە و کێزی پێشمەرگەی خەڵکی کوردستانی ئەو حیزبانی کە ئێمە تیایشەکەین وەسیلەیە بۆ خزمەتکردنی ئەو میلەتە بۆیە ئەوەی کە لە توانای ئێمە بێ پشتگیری تەواو لە داواڕەواکانی خەڵکی کوردستانەکەین بە هەموو چین و توێژەکانیانەوە بەڵام داوایشەکەین خەڵک لە پێناوی مافا ئەرکە نیشتیمانیەکەی لەبیر نەچێتەوە ئەرکە نیشتیمانیەکە زۆر لە ماف گەورەترە ئەگەر ئێمە ئەم دەستکەوتانە بدۆڕێنین مافیشمان ڕۆژە لە ڕۆژان مافە دۆڕێنین بۆیە داواکەم لە خەڵکی کوردستان یەکریزی خۆیان بپارێزن برایەتی و تەبایی ناو خۆیان بپارێزن و ڕێگە نەدەن بە هیچ حیزبێک بە هیچ لایەنێک بەکاریان بێنێ بۆ دەسەڵات بۆ دەستکەوتی خۆی ئەوەی ئیمڕۆ منەی بینم هەندێک لە حیزبەکان بۆ دەسەڵات و دەستکەوتی خۆیان خەڵکە جوڵێنن حرەکە بە خەڵک شەبێتەوە هۆشیارتر بێت کە هۆشیارتر بێت بە ئاگاتر بێت ناڵی نوقسانی نییە ناڵین کەم و کوڕی نییە ناڵین کەم تەرخەمی نییە هەرچی شتێکە ئەوان باسێکەکەن عیب و عار لەم هەرێما هەیە بەڵام بەڕاستی ئەرکە نیشتیمانیەکە لە سەروی هەمووی وێتی بە هەمومان دەست لە ناو دەست هەمووی چارەسەرەکەین ئەمڕۆ بێیاسبەی بەڵام ئەبێت یەکریز بین تەبابین برابین و هیچ کەس لایەنێک نەتوانێت بەکارمان بێنێ بۆ مەرامی خۆی بەڵێ زۆر سپاس بۆ کاک شێخ جعفەر شێخ مستەفا ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و فەرماندەی یەکەکانی هەفتای هێزی پێشمەرگەی کوردستان سپاس بۆ کاتێک کە بە بینەرانی کوردستان 24 بەخشی ماندوو نەبن ئەمڕۆ زۆری لاک بوون ئێمە زیاتر ماندوومان کردی دەستان خۆش بێ بینەرانی ئەزیز گفتوگۆکەمان کۆتایی هات لەگەڵ کاک شێخ جعفەر شێخ مستەفا باسی پێشڕەویەکانی هێزی پێشمەرگەی کوردستانمان کرد باسی نەکشانەوەی هێزی پێشمەرگەی کوردستانمان کرد لەو ناوچانەی کە بە خوێن ئازادیەکە زۆر تەوەریدی کەشمان سەبارەت بە دۆخی ئێستا یاریمی کوردستان تاوتوێ و گفتوگۆ لەسەر کرد تا بەرنامەیەکی دیکە ڕێزی یادگارفایەق و تەواوی ئەم ستافە جوانە لە شاری سلێمانی و لە شاری هەولێر قبول بکەن تا بەرنامەیەکتر بەخواتانە سپێرم و ماڵتانە میشاوەدان بێت.